تەندروستی سلێمانی پلازمای خوێنی نەخۆشانی ڤایرۆسی کۆرۆنا بەکاردەهێنێتەوە. لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی و بانکی خوێن ئەویان خستە ڕوو لە ئێستادا پێویستیان بە پلازمای خوێنی چاکبۆکانی کۆڤید-19 سەردانی بانکی خوێن بکەن، چونکە لەو ڕێگەیەوە ژیان بۆ کەسێکی تر دەگەڕێننەوە. دوێنێ ئێمە بەڕاگەیانەکانمان وتوە 14 ڕۆژ بەسەر چاکبوونەوەیدا تێپەڕێ، بەڵام چەندێک زووتر لە دوای 14 ڕۆژەکەەوە بێت ئێمە زیاتر سوودی لێ دەبینین لەبەرەوەی ئەو دژە تەنانەی کە لە ناو خوێنەکەیدا هەیە دەچێتە ناو پلازماکەیەوە ژمارەیەکی دیاریکراوە ڕۆژ بە ڕۆژ لەبەرەوەی ڤایرۆسەکە ناو جستەیدا نەما ڕۆژ بە ڕۆژ ئەو دژە تەنانە کەم دەبێتەوە، بۆیە چەندێ زووتر بەدەم داواکاریەکەمانەوە بێت و بێت بخوێن ببەخشێ و پلازماکەی لێ جیا بکەینەوە. ئێمە پلازماکە ئەتوانین بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ لای خۆمان هەڵبگرین بەبێ ئەوەی دژەتەنەکان هیچ زیانێکیان پێ بگا ئەو کاتە بۆ ئەو نەخۆشانە بەکاردێن و جارێکی تر بە پزیشکەکان ڕادەگەینەوە کە ئەو کەسانەی کە پلازما ئەبەخشن و ئەو کەسانەی کە دێن لێرە پلازما ئەبەخشن پێویستە لەو نەخۆشانە بن کە هەڵگری نیشانەکان بوون نەک هەڵگری ڤایرۆسەکە، پێویستە نیشانەیان هەبوو بێ. بەڕێوەبەری بانکی خوێن ئەوەی خستە ڕوو پلازمای خوێنیان هەیە، بەڵام ئەوان پێویستیان بە پلازمای خوێنی چاکبۆکانی نەخۆشی کۆڤید-19. وەکو ئیدارە تەوزیح بم کە بەڕاستی بە غەڵەت دوێنێ ئەم شتە بڵاو کراوتیان پلازما هەر نەماوەدا بانکی خوێنی شاری سلێمانی ئەتوانم بڵێم پلازمای ئێمە بەشی 1 ساڵ ئێمە خەزینمانێ ئەو پلازمایی کە ڕۆژانە لە ڕێگای دۆنەرەوە ئێستا ئەوە بەشێکە ئەبێ بە پاکسێر بۆ سالەسیما بەشێکی کەی ئەبێ بە پلازما بەس ئەو پلازمایە ناتوانین حسابی کەین کە ئەم پلازمایە عیلاجە بۆ کۆرۆنا ئیلا ئەبێ ئەو کەسە تووشی کۆرۆنا بوو بێ. وەک ئاگاداری بانکی خوێن ڕۆژانە لە سەعات 8 بەیانی تا 2 پاشنیەوە ڕۆکراوەیە بۆ وەرگرتنی پلازمای چاکبۆکانی کۆڤید-19 کۆرۆنا لە پێناو بەبەرداکردنەوەی ژیان بۆ نەخۆشێک. داوا لە هەر یەکێک لە توشبوان دەکەین لەبەرەوەی ئەمە پەتایەکە ئەگەری بڵاوبوونەوەی زۆر زیاترە خۆپارێزی پێویستە لەسەر هەمومان خۆپارێزی بکەین، بەڵام ئەوانەی کە چاک بوونەتەوە دەکرێت ئەو پلازمای ئێوە نەخۆشیشی تر لە مردن بپارێزی. ئێمە دەزانین کە لەبەر ئەوەی هوشیارێکی تەندروستی زۆر پێویست لە ناو خەڵکدا وە سیستمی تەندروستی و ژێرخانی تەندروستیمان بە شێوەیەکی ئەوتۆنیە کە بتوانین ئیستیعابی کۆی نەخۆشەکان بکەین، بتوانین کە خزمەتگوزاری بگەێنێ بە هەموو نەخۆشخانەکان و بە هەموو خەڵک و لەم کاتەشدا بڵاوبوونەوەیکی زۆر هەیە لە پەتای کۆرۆنا خەڵکیی زۆر توش بووە و هەڵکشانێکی زۆر بەترسیدار لە ئارادا، بۆیە داوا لە سەرجەم ئەو کەسانە دەکەین کە توش بووی نەخۆشی کۆرۆنا بوون و ئێستا چاک بوونەتەوە لە کاتێکدا 14 ڕۆژ بەسەر چاکبوونەوە دەرچوونیان لە نەخۆشخانەدا تێپەڕاندووە بێن سەردانی بانکی خوێن بکەن لە کاتژمێر 8 بەیانیەوە تا 2 نیوەڕۆ ئێمە پێشوازیان لێ دەکەین لەو کاتاندا بێن خوێن ببەخشن بە دڵنیاییەوە ئەو خوێنەی ئەوان زۆر سوودی دەبێت بۆ نەخۆشیشی تر کە ئێستا پێویستی پێێتی و بە پلازمایە. تۆی چاکبووی ڤایرۆسی کۆڤید-19 بە بەخشینی بوتڵێک خوێن و وەرگرتنی پلازما لی کەسێکی نەخۆشی کۆرۆنا لە مردن ڕزگار دەکەی و ئەمەش دەبێتە هۆی گەڕانەوەی ژیان بۆ نەخۆشێکی دیکە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.